چل ڕێگا بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی چوارەم دوورکەوتنەوە لە هۆکارەکانی گوناه و پاڵنەر و بەهێزکەرەکانی. بێگومان هەموو گوناه و تاوانێک پاڵنەرێکی هەیە، شتێک وات لێ دەکات کە بەردەوام بی لەو گوناه و تاوانە. خاڵێک لە خاڵە گرنگ و بنەڕەتیەکانی وازهێنانیش لە گوناه و تاوان واتە لە ئوسوڵ و ئەسڵەکانی چارەسەر بریتیە لە دوورکەوتنەوە لە هۆکارەکانی نەخۆشی. چۆن خەڵک لە ڤایرۆسی کۆڕۆنا خۆی دەپارێزیت و خۆی کەرەنتینە دەکات، دەستکێش لە دەست دەکات و کەمامە دەبەستێتن، بە هەمان شێوە بۆ گوناه و تاوانیش پێویستە کەمامەت ببەستی و خۆت دوور ڕاگری و دوورە پەرێزبی. وەکو چۆن ئیمامی ابن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێتن: من قارب الفتنة بعدت عنه السلامة، واتە ئەوەی لە فتنە و گوناه نزیک بیتن ئەو کەسە پارێزرا و سەلامەت نابێتن. جا خۆت بە پاڵەوان مەزانە، وابزانی ئیتر پاڵەوانی و نزیکی گوناهیش بکەوی هیچت بەسەر نایە. نا، زۆر کەسی پاڵەوان هەبوون لە ڕیزەکانی یەکەمی جەنگدا بوون، بەڵام بەخۆشیان نەیانزانی لەکوێوە لێیان درا و ئیتر تیاچون و لە ناوچوون. ئیمامی حەمزە ڕەحمەتی خوای لێبێتن بە نمونە وەرگرە چۆن وەحشی لە ڕیزەکانی پێشەوەی جەنگ شەهیدی کرد. ئیتر ئەوەی ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێتن لە قورئان وەریگرتووە. قورئان دەفەرمێ: ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. نزيجي زنا مكون، نافرمي ميكن دفرمي نزيجي مكون واتلي دور كونوا. ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن. نزيجي مال اليتيم مكونوا مقر بتاك نبيتن واتقر بو برجوندي أوان نبيت. ولا تقربوا الفواحش. ئیتر ئەوەی کە لە دەوروبەری پاوان مەڕەکانی بلەوەڕێنێت و ئاژەڵەکانی بلەوەڕێنێتن، ڕۆژێک دێ ئاژەڵەکانی دەچنە ناو ئەو پاوان و ناو ئەو باخچەیە. خۆت بپارێزە، چەندە دەتوانی خۆت دوور بکە. فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه. زۆر گەنجمان هەبوو بەداخەوە، زۆر گەنجمان هەبوو خۆپارێز و عەفیف و داوێن پاک بوو، بەڵام کاتێک بە هەر بیانوێک بێت تەماشەی وێنەی ڕووتی کرد، توش بوو، دڵی پێوە بوو، پاشان کەتە ناو قوڕ و لیتەیەکەوە کە بەداخەوە لێی دەرنایەتن. زۆر کەسمان هەبوو لە کەناری دەریادا بوو، لە کەناری سەلامەتیدا بوو، بەڵام زۆر نزیک بوو شەپۆلی دەریا هات و بردی لەگەڵ خۆی و غەرقی کرد. زۆر کەسمان هەبوو تەنها لە یەک نەزەردا تووشی فتنێ و بەڵاو موسیبەتی گەورە بوو. زۆر کەسمان هەبوو تەنها بە یەک گوێگرتن لە گۆرانیەک تووشی چ هات، تووشی ماڵوێرانی، کاولکاری، ماڵەکانی پێڕووخان، بەڵێ خێزانەکان لە یەک جیابوونەوە بەهۆی تەنها گوێگرتن لە یەک گۆرانی تووشی خیانەتی زەوجی بوون. بەڵێ ئەوانە ئەگەر هاتبا و دەرگاکانی شەڕیان بگرتبایە، دەرگاکانیان بگرتبا و نەیان کردباوە بەڕووی ئیبلیس و بەڕووی شەیطاندا، ئەوە تووشی ئەو بەڵاو نەهامەتیانە نەدەبوون. ئیتر یا ئەیها الذین آمنوا لا تتبعوا خطوات الشەیطان. بە دوای هەنگاوەکانی شەیطان مەکەون و دوور بکەونەوە.